سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی وەزارەتی تەندروستی بە داخستنی 33 کۆمپانیای دەرمان کە لە دەرەوەی ڕێنماییەکانی تەندروستی کاریان کردووە. کۆمپانیەکانی تایبەت بە دەرمان کە زۆر جاران باسی لێوە دەکرێت کۆنتڕۆڵکردنی ئەوان ئەستەمە بە چ شێوەیەک بەڕێوە دەچێت. بۆچی وەزارەتی تەندروستی ئەو کۆمپانیانەی داخستووە؟ سەرپێچەکانی ئەوان چین؟ ئەو دەرمانانەی کە لە نێو بازارەکان و دەرمانخانەکان دەفرۆشێن چەندە چاودێری لەسرە و ستیکەر و ئەو ختمەی وەزارەتی تەندروستی لەسەر دەرمانەکان دەکات چەندە دڵنیایی داوەتە خەڵکو و نەیهێشتووە ساختەکاری بکرێت. کە دەچێت سەیدەلیە دەتەوێت دەرمان بکڕی، چۆن دڵنیا دەوی ئەو دەرمانە ئیش دەکات؟ یانی چ دەکەی بۆ کە دەکڕی دەرمان؟ زیاتر هندی دەخۆم. دەریەوە و شەریکەی هیندیان ئەوەم لەسەری هەیە ینی تەجروبەت ئیشەکە لەسەر. تەماشا ناکەی ستیکەری حکوومەتی پێوەیە یاننا؟ ستیکەر؟ لۆگۆی حکوومەت کەەوە سەر لۆگۆی پێوەیە زۆر جار لۆگۆی حکوومەت پێ بەسە من ینی هەرزانتر دەکڕن. هەرزانتر دەکات. 1500 کەچی بە 1000 دەی. باشە تۆ بۆ تۆ گرینگە دەرمان هەرزان بێ یان گران بێ یان ئەوە بێ نەوعیەتەکەی باش بێ ئیش وڵا نەوعیەتەکەی باش بێ نەوعیەت باش بێ. هەیە بە 5000 کڕیە هەیە بە 1000 نارم کڕی 1000 نارکە زیاترش کردیە. وات بەسەراتوە؟ ئەرێ وەڵڵا هەی دەرمانەکەت کڕیوە بە 1000 نار بە 5000 کڕی 1000 ئەو ئیشی کردووە. بەڵێ دەرمانەکانی سەیدەلیەکان چۆن دەبینی دەرمانەکان؟ بەقوران دەرمانەکانە من زۆریان هەیە ئەکسپایرن، زۆر هەیە تەماشای تاریخێکن، زۆر بەکەیفی خۆت ئەوەکەن بەکەیفی خۆیان نییە دەستکاری دەکەن نانا بەکەیفی خۆیان ئەفرۆشن تەلاعوبی سعری بەکەیفی خۆی ئەرێ وەڵا بەکەیفی خۆیان ئەمێن لۆ خۆم کڕی لەوێ بە 2000 لە کردمارێ بە هەولێری نوێ بە 7500 لێرت بە 1000 کڕی. چۆن دەبی لە گەڕەکێک لە ناو شار؟ وەڵاهی لە ناو شارە بە 1000 لە سەیدەلیە کە دەرمان دەکڕی گرینگە خاوەن سەیدەلیەکە بناسی؟ ناوەڵە نابی بناسی خۆی بە سعر خۆ بە زەمیرە خۆی بەخۆی زەمیری خۆی مرتاحەکە کە زەمیری خۆت مرتاحەکە دەرمانت خواردووە هیچ نەکە؟ ئیسفادەی نەبی؟ هەرێ وەڵە خواردیتم ئیسفادەی نەبوو؟ نابۆی سوکەریم خواردە ئیسیفادەی نەبووە بەسەر ماتیان لۆنت بردەوە لای نەمزانی بم بە وەرناگری بش بمە وەرناگری. باشە ئێستا حکوومەت بە وەزارەتی تەندروستی بڕیاریدا بە داخستنی 33 کۆمپانیای دەرمان دەڵێ کاکە ئەو کۆمپانیانە مەرجەکانیان باش نییە دانی خست پێت باش بۆمەیان هیچەشی چاچی کردی حکوومەتی هەرێم بلوزنەکی تەشکیل کە خار بگەڕێت لێرە سەیدەلیەکان لەوانە مراعاتی ئەو سعری بکەن گرینگەوە زۆر زۆر دەرەجەیە گرینگە دەڵێ چاکسازی لە دەرمان بکەن لە دەرمان بکەن سعری دانن زانە فەقیرە ڕاستی برێنێ بە کەیفی خوا فرۆشن بە 15000 یا وارچی گچکە تامی بە 5000 کوردگوتن با بۆ بنزین چی تێدایە. چی دەبینی دەرمانی باش خراپ بۆ تو گرینگە؟ تاوان هەموو کەس ئەوێ شتێک پیاکردشی باش بێ دەرمانی باش بێ بەڵام ئایا لە وڵاتی ئێمە دەرمانی باش هەیە؟ گومانت هەیە؟ تاوان گومانت هەیە ینی عیلاج هەیە ئەیکڕی هەمان عیلاج هەر خۆت بەر مەسەن کەسێکی سەیدانی بێ کەسێک بێکاری بێ فەحسێکە تەماشاکەم عیلاجش شتێکی ترە. باش ئەی سەبارەت بە نرخی سەیدەریەکان کوالیت تۆ کە دەرمانێک دەکڕی چۆن دەتەوێت دڵنیابی یان دڵنیایی دەدەیت بە خۆت کام دەرمانە ئیش دەکەن؟ ئاخرە بە کەسێکی قسایی بێ لەو بارە مەسەڵەن دەکەی تۆ دەتەیتە دەبێ سەیدەلیش بکە ئەی چیەکەی ینی تاوان ئینسان بە داچوونی بۆ بکە بەڵام مەسەن کەسێک کە من لی نازانم لە هەموو شوێنێک دەرمان ناکڕی؟ نە لە هەموو شوێنێک ناکڕم دەبێ بینەس ئەبێ بیناس ئەگەر ناکڕی. لە کارنامەکەیدا ئەم کابینەیە باسی لەوە کردووە کە دەبێت چاکسازی لە بواری دەرمان بکرێت. لە ماوەی 21 ڕۆژدا بەڕێوەبەرەتی پشکنین و دڵنیایی جۆری سەر بە وەزارەتی تەندروستی بڕیارێکی دەرکرد بە داخستنی 33 کۆمپانیا. ینی کۆمپانیەکان هەرێکە کێشەیەکی هەبوو هەرێکە ینی گرفتێکی تایبەتی هەبوو هەبوو مەخزەنی نەبوو هەبوو کۆگای کەم بوو چوزانم دەیان کێشەی جۆر بە جۆر بەڵام ئەوەی کە جێگای سەرنجی من بوو تێبینیم لەسەری هەبوو ئەمە نمونەی ماندووبوونی 21 ڕۆژی ئەم بەڕێوەبەرەتەیە کە
دەرمانێکی زۆری ئەکسپایر دەستیان بەسەردا گرتووە یەکێک لەوانە ماوە بەسەرچوو ئەکسپایر ئەوانە زۆربەی زۆریان و بێ ستیکەر ئەمە یەکێکە لەو زەیتانەی کە پێش نەشتەرگەری هەر هاوڵاتێک کە بچێتە ساڵی ئەمەلیات دەبێ ئەمە بخواتەوە بۆ ئەوەی ناو هەناوی خاوێن بێ ئەمە ساختەیە دەستی بەسەردا گیراوە لەگەڵ ئەوەشدا دەست بەسەر چی گیراوە لە هەندێک نەخۆشخانەی ئەهلی هەندێک ئامێر هەیە ئەو ئامێرانە ئەکسپایرن زیان بە نەخۆش دەگەینن کە یەکێک لەوان ئەمە ناوزوورێکە کە ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان ئەکسپایرە لە ڕێگای پشکنینەوە نهاتۆتە کوردستان ئەمەش ئامێرێکی دیکەیە کە دکتۆرەکان بەکاری دەهێنن ئەمانە چەندین دەرمانی جۆر بە جۆرن ئەمە بەبێ ستیکەر هەر جارێک دەبینی یەکێک ئازارێکی دەبێ برادێکی تەندروستی ئەم حەبەی بۆ دەنووسێ کە لێرە نمونەیە و حەبە یەکجار زۆرە لە هەمووی کە مەترسیدارتر بێت لە یەکێک لە کۆگاکان لە شوێنێک لەوانەی کە کاری دەرمان دەکەن و دەرمان دەکڕن و دەفرۆشن ستیکەری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بەسەردا گیراوە بە هەر شێوەیەک بێت ئەم ستێکەرە لە وەزارەت بێت لە کوالیتی کۆنتترۆل بێت لە هەر فەرمانگەیەکی حکومی بێت هاتۆتە دەرەوە لە شوێنێک لە دەرمانخانەکە ئەم ستیکەرە بەکار هاتووە بۆچی بۆ دەرمانی ئەکسپایر و ماوە بەسەرچوو. ئێوە کۆگاتان هەیە پێم بڵێ کە دەتانەوێت دەرمان بکڕن چۆن دەرمان دەکڕن ئەفزەڵیەت دەدەن بە چی؟ بە شەریکات لەگەڵ شەریکات ئینفاق دەکەین داوای دەرمانەکەی دەکەین و لیان دەکڕین ینی هەر شەریکەیەک ناوەکە کێشە نییە بەس گرنگەوەی ناوی کۆمپانیا بێ شەریکە بێتن بزەبێت و ستیکەری هەبێتن لە حکوومەت احتراف پێکرابی ینی کوالیتی کۆنتترۆل و ئانەی هەبێت باشە بەڵام هەندێک جار دەگوترێت شەریکەیە براندەیە بران نییە بۆ ئێوە گرنگ نییە کامە شەریکە باشە کامە خراپە ئەخر هەموو لە هەموو دنیا براند و ئەوە شەیە براندیش نەبێتن خۆ شەرنیە ئیلا بەس براندەکان بیتن احتیادیە احتیادیە لە کوردستان بران زۆریان کەمە کەمە کەم بۆ لۆ من دەپرسی پەیوەندی ئەنێ بەبەی شێوە نییە ئەنێ مەسەرەکە قانونیە بڵێن قانونیە باشە ئێستا تۆ ئەو دەرمانە دەکڕی لە کۆمپانیایە چۆن دڵنیا دەبی ئەو دەرمانە دەرمانێکی سەلامەتە و تەسی لە سومعی تۆش ناکە سوێگە زیانی هەبوو ئەو دەرمانە بەس پێم بینە پێ نیشانتم ستیکەری هەیە ستیکەری کە ستیکەریە بوو یعنی سەلامەتە و ساختە ناکرێت ئەو ستیکەر هەندش لە هەندە زیان ساختە دەکرێتن هەندێک بەس هەندە زۆربەی شەریکەکان کە لە شەریکەی بێتن ساختە ناکرێت چۆن دەزانێت گە ساختە بوو بیەوە ئەگە ستیکەرەکە ساختە کرابی زەحمەت نییە؟ نه لۆ تو سامە نییە لۆ من زەحمەت نییە بەس لۆ وڵاتیەکی زەحمەتە داخستنی ئەو سیسێ کۆمپانیات پێ باش بوو؟ بەڵێ داخستن بەبێ سەبەب نەبووە ئەکی دمین لەو شتە مەخزانەکانیان خراپێت تەبان تاسیل لە دەرەجەی ساردی و گەرمی مەخزانەکان تاسیل لەسەر دەرمانەکان دەکەوە یەک دوش ئەگە کوالیتەکەی لەوانێ باش نەبێریان لە کوالیت کۆنتترۆلیێرە دەرنەچوو بێتن سەبێکە بۆ مهم لەسەر داخستنەکەی جەنابەت پرسیارکرد کرد لەسەر سعری دەرمانەکان و لە براندەکان براند لێرە بۆ کەمە مەسەلەن زۆر خەڵکەیە وەکو بڵێ ئەو پارەی نییە پارێکی باش بە دەرمان بدە خەڵکی ئێمە کوردستان طبعا ینی پاراستۆ لەوانەیە هەبێ بە 150 پاراستۆ لەوانەیە هەبێ بە 5,000 کابرا ناسی 5,000 پێ بدە ئەڵێ گرانە مەرەقی لە هەرزان حەزئی لە شتی هەرزانە خراپی شەمە سووریش ئەزانە خراپە بەڵام ئەڵێ هەرزانەکە باشترە بۆ من باشە ئێستا من بەپێی زانیاری من زیاتر لە 230 کۆمپانیا هەیە لە کوردستان باشە زۆری ئەو کۆمپانیایانە لە قازانجی بازاری ئێوەیە یانە شفکرێک دەڕێ کاکە 4 کۆمپانیا هەبی 5 کۆمپانیا هەبی ئیتر وا دەکات کۆنتترۆلەکە باشتر ببێت خۆی ناتوانانی بازار بە شتێک محدود بکەی بڵێ 4 یان 5 شەریکە هەر کەسە و شتێکە هەر کەسە و وەکو بڵێ بەس لە دەرمانە لە هەموو شتێک مەسەلەن ئەگەر 2 شەریکە 3 شەریکەت هەبێتن لەوانێ ئەم کەسێک لێ رازی نەبێ خراپتر ئەگەرەوەن دەبێت من زیاد بوو تعداد هەبوو ئەو کاتە خەڵکەکەش
مەسەن شتێک گرانە پێ ناکرێت بەڵام شتێک چارزانەیە ئەیکڕێ ئێوە یەکێکن لە کۆمپانیەکانی تایبەت بە دەرمان ئێستا سیسێ کۆمپانیا داخراوە سەبارەت بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی تێگەیشتن و خوێندنەوەتان چییە؟ طبعا ڕێنمایانە چەندە ڕێکوپێکتر یعنی وردەکاری زیاتری بدرێتێ و چەند تەفاسیری زیاتری بدرێتێ و چەند بەرەو باشتر بچی بە تاکید لە قازانجی ئەو شەریکاتانەیە کە بە شێوەیەکی ڕسمی قانونی و دایانەوە ئیشێکی ڕێکوپێک بکەن و بە یاسایی دەرمانەکانیان لە ڕێگەی کوالیتی کۆنترۆل داخل بکەن و فەحسی بکەن و بیفرۆشن لە بازار. کەوایە پێ وایە هەندێک کۆمپانیا بە ناقانونی دەرمان دێنن دەرمانیان خراپە سومعی شەریکەی باشیان خۆی هەندێک کۆمپانیا هەیە کە دەرمانەکانی بەڕاستی لە ئاستی پێویست نییە کوالیتیەکانی یان ئەوە تا ینی هەندێک ئەشخاص هەنا حەز ناکەن مەسەن بە شێوەیەکی یاسایی ئیشەکانیان بکەن بەنسبەت ئەو شەشخاسانە ئەو ڕێنمایانە باش نییە بتێونەتەوە بە تاکید بەڵام بەنسبەت ئەو شەریکاتانەی کە بە قانونی ئیش خۆیان دەکەن و حەزیان لە ئیشی باشە بەڕاستی ئەوە ڕێنمایەکان زۆر باشە بەڵام ئێستا ئەگەر تەمەشای ڕێژەی کۆمپانیاکە بکەین 232 کۆمپانیا هەیە ئی دەرمان تا زۆر نییە بۆ کوردستان بەڕای تۆ هەمووی هەر دەرمان نییە بەخۆی بەس هەندێکی پێداویستی پزیشکی دێنی هەندێکی بەخۆی بەعام 200 نزیکەی 300 قسوور هەیە لە پاش داخستن ئەوەندەکەم بوویتەوە یعنی لەو 230 کەسڕێک کە باسی دەکەی احتیمالە مەسەرەن 50 زۆر فعالبی لە مەجای دەرمان ئەوکەی تر زیاتەوە پێویستە ڕێنمایەکان جێبەجێ بکرێت بەڵێ ڕێنمایەکان جێبەجێ بکرێت بۆ خۆی کۆمپانیاکان ئەگەر بێسە ڕێژەی زۆری و کەمی زۆرە بەڕاستی ینی بازار ینی زیاد لە پێویست شەریکات هەیە حتا لە مەداخر و لەو شتانش هەمووی زیاد لە ئاست کەم بکرێتەوە باشترە بەتاکید. هاتێ شەقامی پزیشکان خۆ نەخۆش نی نەخێر خێزان من خۆشە خێزان نەخۆشە سەلامەتی ئینشاڵڵا کە دەرمانی بۆ دەکڕی چۆن دەتەوێت دەرمانی وەک چۆن دەزانی ئەو دەرمانە باشە یان خراپە بەڵا زۆربەی دەرمانەکان کوالیتیان نزمە زۆربەی دەرمانە بەسەر هاتووەمە بەڵێ بەخۆم زۆر جار هەبووە عیلازمان بەکارینەوە بەسەر چووە یان کوالیتین لای سەیدەلیبرێکاکەم دەرمانە خراپە زۆر جار بوو ناوەڵە نایبێەوە نەخێر نەمبریتەوە نەخێر نەمبریتەوە باشە تۆ پێت زەڕوڕە سەیدەلیەکان ڕێخستنەوەیان بۆ بکرێ یعنی دەرمانەکان پشکرێ ئێستا حکوومەت دەڵێ کردومانە دەڕا و دەرمانە ئێستا لە کوردستانە بەشی زۆری لە ژێر کۆنتترۆلی مەیە ستیکەری مەیە ختمی مەیە تۆ تەمەشای ختمەکە دەکەی هەیە نیە زۆر دەرمانەکان ختمی سەدرا بەڵام ختمە پێوە نیاوە بیت باوەڕی پێ ناکەی باوەڕی پێ ناکەی تۆ تەزویر دەکرێت ئەو ختمە تەزویر کراوە بڵێ بۆ خۆت بینیوتە زۆر بڵێ باشە ئێستا تۆ ئاگاداری 33 کۆمپانیە داخرایی دەرمان دەبا 33 کەشیان داخزمان زۆربەی دەرمانەکان بە قاچاغی دێنە هەرێمی بە قاچاغی زۆریش بە قاچاغی دێ لە سنوورەکان بڵێ کەوا کێشەی دەرمان کێشەیەکی گەورەیە کێشەیەکی گەورە بە تاکید حکوومەت زدیبی لەسەر دەبێت زدیبی چونکە دەرمان ئەگەر ماوەی بەسەر چوویان کوالیتی نزم بوو نەکە زەرری ماڵی زەرری بەدانیشی هەیە 33 کۆمپانیا داخراوە کۆمپانیای تایبەت بە دەرمان دەڵێن مەرجەکانی تەندروستیان باش نەبووە ئەمە دڵخۆشت دەکا؟ حتمان باشە؟ باشە هەدێکە دانەخرێتن هەر شتی خراپ دێت خراپ ماوە لە بازار ئێستا حکوومەت دەرێکاکە پێشتریش لە ئێستاشدا دەڵێ کوالیتی کۆنتترۆل هەیە ستیکەری حکوومەت لێ دەدرێت لە دەرمان لێ ناگەڕ دەرمانەکە لێ دەدرا پێشترێ ستیکەری نوێ دەهات بە قاچاق داخلیان دەکرد ئەو دەرمانیان پێوەدرا ستیکەر لە دەرەوە بەڵێ ئەوشتان نارام هەیە بۆ خۆت بینیوتە یان قسەیە هەیە شەریکات ستیکەر دروست دەکە لە دەرمان دەدا لە دەرمان دەدرێت باشە تۆ ئەگە دەرمانێک بکڕی چۆن دەکڕی ئەوە دەڵێ ستیکەرەکەش تەزویر دەکەی ئەمن ئەگەر سەیدەلیەکە برادرم نەبی لێ ناکڕم بەجددیتە بە تاکید بوویتە عیلاقاتکەوە ئەمن وەکو خۆم وەکو عام باز ناکەم بەڵێ یعنی تۆش هەر بەم شێوەیە دەڵێ ئەگەر لە هەر شوێنێک دەرمان کڕی لازمە بینەس بە تاکید ئەگەر ئەوەی لێ هاتیە شەریکاتەکان هەمووی تەقلید دێنن ئەگەر برادری خۆت نەبی مەداخلەکان شەریکاتەکان پێویست ناکەپسی دەرمانی بکرد هەمووی دەڵێ بەس هەمووی شەریکەکەی جێ لێوێ دەڵێ کورە کاکەم کابرای ناحەقی دەکە وڵی مارکە مینایەوە دەڵێ لە سەتا 20 ئەگەر مارکێ بینیتن لە سەتا 20
ئەگە ناویدی مارکەی نانی بەڵام پێت وانە خەڵکی مە لە دوو هەرزانی بگەڕێ من پێت بڵێ مە هەموو نسبەتی غەڵەتمان تێدایە ئەمە کە خەڵک دوو کە خاوەن سەیدەلیە سێ حکوومەت چی بکەین باشە بۆ ڕێخستنەوە ئێستا حکوومەت دەڵێ ینی دەڵێ لە کارنامەکەیدا دەڵێ دەبیت چاکسازی لە دەرمان بکرێ لە ماوەی هەفتەی ڕابردوو 33 کۆمپانیای داخستیە کار کامەران ڕێخستن لە چ بکرێتن لە چاکسازی لە چ بکرێت دەرمان لە لزنەکان بکە چیە لزنەکان لە پەنای پارەی وەردەگرن کاکە ئەخرەوە دەی بە بەڵگەبیەوە کاکە هەموو شتەکەی یاک دەبی لێ پرسینەوە بکرێت کاکە ئەمەوەی میشی دەرمانی ناکەم بەس ئەمە واقعەتەکەی دەبین لە باز جێم لێ بووە بە تاکید چت جێ لێ بووە ئەو شتانە بجێ لێ بووە بە پارەشتەکان دەبرکرایە دەرمان بێ و لەژنە قڵێکە بەڵێ لە چێن دەرێ بووە لە حدودەکانی لە چێ دێ بە تاری نایێتە تۆ پێت وایە بۆ چونە ئەو شتە هەبی لە کوردستان هەیە بە تاکید ئەمن با پێت برم یەکەمین شت خەڵکەکەش غەڵەتە ئەتو دەڕۆی شتێکی ئێستامە وەکو خاوەن پرۆژە ئەمن تاویل کە سازیمەوە ئەوە تێزات توبی هەیە ئەتو شتێکی دەدەی خەڵک ئەو سیقەی نەمایە دەڵێ باوەڕ ناکەمەوە مارکەبی خەڵکیش غەڵەتە حکوومەتیش غەڵەتە تاجیرەکانیشمان غەڵەتن هەمووی لۆ مەساڵەحی شەخصی دوای کارشی ئاسان بێت چاکسازی بە تاکەی چاکساز دەبیمە هەمومان بیکەین نەکبەتەنیا حکوومەت ئەمە شتێدا بەشدارین و خەڵکیش و وەزارەتی سەحەش بە تاکید دەبی هەمومان پێکەوە تۆ وەک هاوڵاتی سەبارەت بە نرخی دەرمانەکان کوالیتی دەرمانەکان تێگەیشتنت چییە ئەوراقێکیش لە دەستە نازەم نەخۆش پێم وایە بەڵێ من هاوسەرەکەم سەرەتانیتی سەلامەتی بەڵێ نرخی دەرمانەکان زۆر گرانە بە چەندە ینی بۆ ئەو نەخۆشەی تۆ لە باز لە دەرەوە دەکڕیان لە نەخۆشخانە دەتان دەنێ بەخوای بە زۆری لە دەرەوەکڕی بە چەندە ینی دەرمانە کمترین دەرزی بۆ ڕقەکە یەک وەرە $100 بەڵێ باشە چۆن دڵنیا دەبی ئەو دەرمانە باشیان خراپەت هەیە ساختەکاری بکە یانی چۆن دەزانی ئەو دەرزە ئیش دەکە بە خوددا تا ئێستا ئیشی وەکو پێویست نەکردیە ناوەڵ ینی هەبووە دەرزی لێ بدەبیشی نەکرد بەڵێ ئەوە تقریبان سارێک و هەشت مانگە دەرزی لێ دەم هیچ ئیسیفادەی نییە نەبووە باشە ئەو دەرزیە لە نەخۆشخانە ناتان دەنێ زۆر بەکەمی بەکەمی لێرە دەکڕی پێدوانیە زۆر بیە مە $100 تۆ خۆدارەی ئەمن هەموو سێ شەمە پێشمەرگەم پێشمەرگەی دەبێت دەرزی لە خێزانەکەت بێت $100 لە بازار زۆرە زۆرە لە هەموو سەیدەلێک ئەو دەرزی هەیە نییە بە پارە هەموو شتێکەیە بە پارە بەرێ هەیە لە قەسخانە نییە بەس چۆن دەزانیم دەرزیە باشیان خراپە بە خودای تەمای خۆی دەکات ئارێ وەڵڵا هەر بە تەمای خۆ ئەی لەگەر لە سەیدەلیەکان باز لەوە دەکرێت خەڵکێک هەیە دکتۆر نییە هەندێک جار تەنانەت لە دەرەوەی کاری تەندروستیشە ینی حالت هەبووە کابرا پیشێکتری هەبووە کاری سەیدەلیانیش دەکات پێوانی ئەمە ڕێخستنەوەی لە سەیدەلیات لەگەڵ یەک دوو کەسی ناو کوالیتی ناو سندیکای ئاگداریشم کردنەوەکو ئاگداریە کە بۆتۆکس و فیلەر دەکرێت لە ناو سەیدەلیات غەڵەتەمە نەک غەڵەتە هەر ئەوە وەکو کوشتنی خەڵکیە بەبێ بەرامبەر بەبێ کارم کردووە لە کۆگاکان ئەتیمان لەسەر دەرمانی باش دەکەن یان قازان کۆگاکان هەتا مدەک بەر لە ئێستا لەسەر کوالیتی ئیش نەدەکرا بەس ئێستا ئێستا ئیش دەکرێت لەسەر حتا باژنەمبەری ستیکەر و باژنەمبەری دەرمانەکەی لێکۆڵینەوە لەسەر دەکرێت ئێستا زۆر زۆر جدیتر و معقولترە تۆ دەڵێ چی لەسەر دەرمانەکان لەسەر سەیدەلیەکان لەسەر ئەو دەرمانانەی کە لە بازارە بەخوای براجیان دەزانین چۆنە مەسەرەی دەرمان هیوادارم حکومەت ڕقابەشی زۆر بەتوندی لە سەریاندا بنێتن تۆ ئاگاداری 33 کۆمپانیا داخرا بەڵێ ئاگدارم باشە مانگاوە زۆر باشە من دەستخۆشی لە حکومەت دەکەم کە ئەوانەی کە دەرمانی ئەکسپار دین و یان دەرمانی بە قاچاق دینن هیوادارم حکومەت زۆربی لە سەریان زۆرنەوانەی زۆر چۆن چێنەوەنە چێنە خەڵکی هەژار و کاسبکارن نەخێر هەژار و کاسبکار ئەوە دەسەڵاتدارە بەهێزە بەڵێ ئەوە ئەمە قسەیان بەڵگەیە بەڕاستی ینی زۆر کەس دەڵێ کورە کاکە دەرمان خەڵکی بەهێز لە پشتەوەیتی و دەرمانی دەینی و کاکە گیان ئەو کۆمپانیانەی کە دان دەدرێتن مەگەر ناڵێم هەمووی بەس تاکتاکە ئەوانەی کە بڵێن چینی هەژار دایدنێتن
ئەوەی کە برێت تۆزێ پارەی لە دەستە ئیشەکانی خۆی پێجێ بەجێ کە دەرمان دەکڕی چ دەکەیت تۆ دەبی بیناسی نەیناسی دەرمانەکە چۆن دڵنیا دەبی کە باش من ئەگەر سەیدەلەکەی ناسم ناسمەلای ناچی نەخێر ناسمەلای سیقە بە هەموو سەیدەلەیەک نەخێر چاودێری کەمە بەڵێ ڕقابەی زۆر کەمە هیوادارم حکوومەت ڕقابەت زۆر بەتوندی لەسەر سەیدەلەکان دانێ و لەسەر دەرمانەکان دابنێتن و هیوادارم بەس حکوومەت دەڵێ کاکە چاودێریم هەیە حکوومەت دەڵێ ستیکرم هەیە هەموو شتم هەیە هەمووی لە ژێر کۆنتترۆلە بەشی زۆری بڵێ ڕاستەکاتن زۆری لە ژێر کۆنتترۆلە بەس لە ژێرەوە زۆر ماوە دەکرێتن بەڵێ بڵێ تۆ کە لەم شەقامەی زۆربەی سەیدەلیەکان دراوسێتن و هاوسێتن چ ڕێنمایی دەدەیت بە هاوڵاتی ینی یان چیت بینیوە لە ناو ئەو کێشەی دەرمان و دەرمان فرۆشتان ینی بەڕاست ینی نیسان ئەو کاتێک کە دەبێت دڵنیا بێت کە دەرمانەکە تەواو ئەو جە بیکڕێ ئەدی تەوان ئەگەر دڵنیا نەبێ ینی هەیە ئێستا بەترێک پێش ئێستا تورکیا هات بۆ بازار وابزانم ڕێگە پێدان و ئەو کاڵتی کۆنتترۆلانە بە قاچاغ و نازام بەوە ستیکەر و چەند جار لە کەناڵەکانی ئێوەش ینی شوێنەکان کەش بوو ستیکەری عادی لەسەر ستیکەری عادی کەوا ستیکەرەکانیش تەزویر دەکرێت بخۆتان یەک بخۆتان چەند ئەوتان بەسەر داگرت ئێستا 33 کۆمپانیا داخراوە حکوومەت 33 کۆمپانیای دەرمانی داخست دەڵێ مەرجەکانیان جێبەجێ نەکردو پێت باشەوە مەنگە ئەوە زۆر باشە بەڕاستیانی حکوومەت دەبێت پێش هەموو شتێک تەندروستی هاوڵاتیانی لە هەموو سەروی هەموو شتێکەوە پێ گرنگتر بێت لە کۆمپانیا و بازرگانی چکە هاوڵاتیان بە حکوومەتی گرنگ ئەو هاوڵاتی ئەسمێنێ خزمەت بۆ وڵاتی بۆ نیشتیمانەی دەکات تۆ دڵخۆش بووی بۆی کە کۆمپانیەکان داخراوە گەرگەڕوانەبی ینی زۆر لەرە خراپتر دەچی تووشت بۆ دەرمانی خراپ بخۆی ئیسفادەی نەبوو طبعا هەرێ وڵای جاری خۆم دەرمانم خوارد 2 ساڵ ئیستعمالم دەکرد چاش چوم گوتم کاکە ئەم دەرمانە گوتی ئەمە فەحسیان کردووە لەسەر دەرنەچووە لە مختبەری ئەدی باشە گوتم دەرنەچووە ئەدی 2 ساڵە ئەمە هەر چۆنەی خۆی 2 ساڵ خۆشم خۆ نەمەزانێت ئەی خراپ نەبوو ڕەوشی تەندروست ئەی چۆن خراپ نابێت خراپ بوو ئەی طبعا ڕەنگە غەر ئیسفادەی بۆ شتێکە بێ بۆ لایەکەی دی خراپتر بێ باشە ئێستا حکوومەت 33 کۆمپانیای داخستووە تایبەت بە دەرمان مەرجیان تەواو نەبووە دڵخۆش دەکات چاکسازی لە دەرمان ئەی چۆنە وڵات چاکسازی چۆن ملەتە فەقیر هەیە خوێندەوار نییە هەیە نازانێت دکتۆر بۆی دەنیشە دەچێت دەیکڕێ و دەیخوا دەبی کۆنتترۆلی دەرمان باشتر کۆنتترۆلی دەرمان باش چەند باشتر بێت باشتر بۆ ملەتە بۆ فەقیران ئێوە هەنگاوی یەکەم دەهاوێژن دەڵێن لە بواری چاکسازیە 33 کۆمپانیای دەرمان دادەخەن بۆچی چیان کردو ئەم کۆمپانیانە ئەمە 33 کۆمپانیا لە خۆیەوە دانەخرایە بە فوجایی 2 ساڵە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیار دەرچووە کە دەبێت ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەن 2 ساڵە بەڵێ 2 ساڵە مۆڵەتیان پێدرایە جاری یەکەم لە سەردەمی کابینەی پێشوو 6 مانگ لەسەر یەک مۆڵەت درا جێبەجێیان نەکرد ئەمە 232 کۆمپانیامان هەیە لەو 232 33یان داخراون ناتوانیە ڕێنمایەکان جێبەجێ بکەن ژیانی هاوڵاتیان لەسەر ئەرچیمەیە وەکو وەزارەت ئەمە سبەی ڕۆژ مشکلەک دروست بیتن هەڵگرتنی ئەو دەرمانەی شوێنی یەک لە مواسەفاتەکانی ئەوەیە 200 کۆتمان فرەوان بکرێتن لە بۆ ئەوی شوێنی دەرمانەکان باشتر ینی بینایەکە بچووکە بەڵێ بچووکە 200 مەتربی کۆگا نابی لە 400 مەتر کەمتر باشە چ زیانە چیە یان ئێستا بۆ نمونە خاوەن کۆمپانیایەک دەڵێ کاکی برا لە 200 و 400 پێمرە جیاوازیەکەی چی جیاوازەکەی ئەوەیە ئەو کۆمپانیایە دەرمانی دەینیتن لەسەر عێراق دابەشی دەکات لەسەر کوردستان دابەشی دەکات ئەگە شوێنەکەی فرەوان نەبی و گونجاو نەبیتن و هەڵگرتنەکەی و سیستەمی ساتکەرەوەی و ڕێژەی گەرمای نابی لە 25 دەرەجە تێپەڕیتن و ئەو دەرمانانەی کە ساتکەرەوەی دەوێت دەبی لە 2 هەتا 8 بیتن ئەو مواسەفاتە دەبی جێبەجێ بکاتن هەتا بتانی ئەو دەرمانەی کە دەینی بە ئەمانەتەوە بیگەینیتە کۆگای دەرمان لەوێ دابش دەکرێتن مەدخەرەکان دابەشی سەیدەلەیەکان دەکەن بە پێی ڕێنمایەکان دەفرۆشرێت باشە سەبارەت بە هەنگاوی داهاتوو داخستنی 33 کۆمپانیا پێدوانی کاریگەری لەسەر نرخ بکە ئەو 33 کۆمپانیایە هەر هەمووشی نییە شەر نییە هەیە هۆکاری دیکەی هەیە لەسەر هۆکاری جیاواز داخرابن دەرمانی خراپ هەبووە هەیە دەرمانی هەیە لە ڕێگای دادگا هەیە لە ڕێگای دیکە
یعنی مەشاکریان زۆر بە جۆرن بەڵێ زۆرە و زۆرە داخستنی ئەو 33 کۆمپانیایە ئەنی کاریگەری لەسەر بازار دروست ناکە ناوعەتێکی دەرمان چکارێکە براندێکی هەیە کاک کامەران ئەمە 1990 کۆمپانیا ئێستا ئیش دەکاتن بە زیادەوە بەشی هەمووی دەکاتن بەڵام وەکوونێ ئەمە وەکو کەرتی گشتی تایبەت مانعنینە چەندی کۆمپانیا هەبیتن وەلو ئێستا بە بڕیار ڕاوەستایە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران زیاتر ئێستا مۆڵەت نادرێت بە کاتی ڕاگیرایە لە بۆ دروستکردنی هەر کۆمپانیایەکی دەرمان ئەوەی کە داشخرایە پابند نەبووە ئەگەر پابند بیتن ئەمە ڕێگر نینە مۆڵەتی فەرمی هەیە وەزارەت دایتێ لە ئەنجومەنی وەزیران موافقەی لە بۆ کرایە بەڵام بەخۆی پابندی ڕێنماییەکان نەبووە ئەوان باش دەزانن سەبەبەکان چییە ئەمە ڕێگر نین بەشێکی زۆر لە هاوڵاتیان دەڵێن کەرتی دەرمان لە دەرمانخانەکان لە کوالیتی دەرمان لەو شوێنانەی کە کڕین و فرۆشتن بە دەرمان دەکرێت کەم تەرخەمی هەیە هاوڵاتی دڵنیانیە لەوەی دەرمانێکی باشی دەست بکەوێت لەگەڵ ئەوەشدا بەشی زۆریان دڵخۆشن بەو هەنگاوی حکوومەت کە 33 کۆمپانیا تایبەت بە دەرمان داخراون بەڵام دەڵێن کارەکە لەوە قورسترە پێویستە حکوومەت تەنانەت پشکنین بۆ دەرمانخانەکانیش بکات سەبارەت بە نرخ یەخستنەوەیکی گشتی لەسەر نرخی دەرمانەکان بکات بە پێچەوانەوە بە ینی ڕەوشی ژیانی خەڵک و ئەو کەسانەی نەخۆشە بارگرانیەکی زۆریان دەکەوێتە ئەستۆ ئەوان چاویان لە کاری زیاتری حکوومەتە و ئومێدیشیان بە حکوومەتە کاری باشتر لەم بوارەدا بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێتەوە